شور سوم لمضاياته هر جملة صوزي لاياته هر جملة صوزي خلاياته شكرا بكارد يا خالقي قردون شكرا بكارد يا خالقي قردون دنياي تاريك لمن كرد وارون يا ربون بليلة من قنبا مسنون ميلك ما كبدا توببون ونابون ميلك ما هزار يارم بيهتو يارمي هزار يارم بيدي هرتو يارمي هرتو نوضلكي هول زارمي هرتو نوضلكي دي هول زارمي شرطة بيستي ضل بكم باكالا حوصل دريا
شواما مني شوكوتو زرقم بيراما تا كيداني شني روش بكني هوا كرشتا دمري خوابه واسوا من شاوم بوسيا أصيد برجاني شاويتو وخوش بيتو دنيا بيديني ورا نازنين ياري وفادر ورا نازنين ياري وفادر ميلي أما يصال شاترا لفر ميلي أما يصال شاترا يا أخوة بخير بينوا يا أخوة بخير بينوا مامۆستا محەممەدی عەزیزادە بەخێر بێتەوە کاک سەدرژیان ئاغا ڕەحمەتجیان بەخێر بێ سەرچاوم خۆشەویستانم ئەمێ مژدەیەوەتان بەمێ من زوو پێتان ڕەمەڵەمەوە ڤێرژنی کۆتایی و ئاخر ئەپدەیت و ئەم شتانە بەکارێنم لە پەیجەکەیە ئەڵەم تازەترین ئەپدەیتی مامۆستا محەممەدی عەزیزادە لە سلێمانی لە گەڕیان باوەڕتانە بێ خەڵک هەمووی تامەزروی هەمووی چاوەڕێیەکەن ئەمڕۆ جارێک تر خۆشحاڵم کە پێتان ڕێبگەێنم کاک محەممەدی عەزیزادە هونەرمەندی دێرین و دەنگخۆش هونەرمەندی ئەتوانم بڵم شارەزا لە مەقامات و لە بەستە جوانەکان لە بەستە کوردەواریەکان ئەمڕۆ جارێکی لە گەڕامیدیا لەگەڵ ئاغای سدیقی ڕێحانی و مامۆستا ڕەحمانی پیرانی کە بەڕاستی سوێدەکەیان جوانتر کرد من مامۆستا ڕەحمانی پیرانی بینیوە بەڕاستی لە گرتێکی ڤیدیۆی لەگەڵ مامۆستا عومەری عەبدیا زۆر دڵخۆشم کە ئەم بینی ئەم پیاوە جوانە بە کەمانەکەیەوە بە وێڵۆنەکەیەوە دڵمە کرایەوە کە ئەم بینی حەزمە کرد کە جارێک لە نزیکەوە بە خزمەتی بگەم سواز بەخوا ئەمڕۆ ستۆدیۆکانمان بە هونەرمەندانی زۆر خۆشەویست ڕازاوەتەوە جارێک تر بە دیداریەوە شاد بووینەوە جامن خۆشەویستان لەبەرەوەی کە ئاغای عەزیمزادە لەرە نییە بۆیە منیش سزایە بکەیتەوە بێرە ئەڵەم بەخوا بێ بەرنامەی بکەی ئەوە نم زەنگ بۆیە کاکەکەی ئاغای محەممەدی عەزیمزادە تۆ پێمان بڵێ ئەو منش بۆیە لە ڕاستەوخۆ هێنامەتم بۆی بیبینن کە لە سلێمانیە جاگەریەوەش حەزەکەن لەگەڵ ئەم دەنگە خۆشە و لەگەڵ ئەم گروپە جوانە شەونشینەکانتان خۆشتر بکەن ئاهەنگەکانتان کورە لە باخەکانتان لە هەر جێگایەک دڵتان بیخوازێ بەڵام ئەم کەسانە لێەوە دوای هونەر کەوتون و دوای بژێوی ژیان کەوتونە بێ ڕێزێکی تایبەتیان لێ بگیرێ بەڕاستی شایانی ئەوەن کە لە نزیکەوە لەگەڵیان دانیشێت چکە گوێگرتن لەمانە تێر نابی بە بەرنامە ئێستا بەداخەوە بەرنامەکەی من لەگەڵ سەعاتێ بێ من لەگەڵ ئاغای عەزیمزادە دانیشم بەدە سەعاتیش تەواو نابم لەبەرەوە ئەگەریەوە لە شەونشینەکانتان دانیشن ڕەنگە تا درەنگانێ لەگەم دەنگە زوڵاڵانە ئەمە ژمارەی مۆبایلی ئاغای عەزیمزادەی لە سلێمانی هی ئاغای سدیقی ڕەحمانیشتان بۆ خوێنمەوە جا ئەگەر ویستان پەیوەندی پێوە بکەن ئێتر دوای گرەی نەکەن بڵێ جەزای ساز پێت نەوتین ئەوە ژمارەکەی 0 750 من ئەمەم پێبوو کە 0 750 2985 ویا خۆ ژمارەی مۆبایلی 0 751 525 42 74 هەردووکیشتان لە کۆمنت بووە نووسین جارێکتر ئەگەر ئاغای سەدیق پێم بڵێتەوە 0 751 525 42 74 خۆشەویستانەوە ژمارەی ئاغای سدیقی ڕێحانیم دانەوە لە ناو کۆمنتەکان هەر کەسێک ویستی وەکو ئێمە زۆر کەس تەلەفۆن بۆ کار ڕۆژانە خواکەی ئاغای عەزیمزادەتەوە پێمان بڵەوە ئاغای عەزیمزادە لێرە سوپاس بەخوا ئاغای عەزیمزادە خاوەنی گۆرانی ئەتۆمنایە کە لێرە ئەگەر خۆشی خاوەنی نەبێت تازەوە بۆ بە دروشمی ئەو تازە بووە بە لۆگۆی ئاغای عەزیمزادە بۆ هەر جێگای بڕین من دوو ڕۆژ لەمەوبەر لە جێگایەکی حیزبی کۆبوونەوەیکی گەورە بوو بە قەولی خۆتان ئاغایەکی گەورەی سیاسەتمەدار ئیتر هەموو ژیانی پڕ بۆ لە سیاسەت و هەر مەجالی گۆرایی نەماوە کەچی لەگەڵ ئەو هەموو شاوەتی بەخوا
شەو ڕۆژکە ماندووە بمەچمەوە هەر ئەوە لە مۆبایلەکە داونلۆدم کردووە هەر سێری ئاغای عەزمزاداکەمەوەی لە ئێوە یعنی زۆر دڵی پێدەکرایەوە ئەو لێرە بۆ برا بە ڕێزاڵم بە مامەستا عومەری خۆشەویست ئەڵەمەوە ئاغای عەزمزادە لێرەیە و ڕێز و خۆشەویستیمانەیە بەڵێ خۆشەویستان ئەم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکەی ئێستا لە گەڕیان FM لە ڕادیۆی گەڕیان لە یوتیوبی گەڕیان میدیا لە یوتیوب ئێستا لایڤ ڕوات لە پیجی ڕادیۆی گەڕیان لە فەیسبوک ئێستا ڕاستەوخۆ بینەرمان کۆمنتەکان دەبینم خۆشەویستیم هەیە بۆتان دوای وەڵامتان هێمەوە و هەروە لە تەلەڤیزۆنی گەڕیان ژێستا پێشتر تەلەڤیزۆن نەبووین ئاغای عەزمزادە ئەو کاتێک ئێوە هاتن هەر ڕادیۆ بووین ئێستا تەلەڤیزۆنی لە هەموو کوردستان لەو پەڕی بادینانەوە بۆ ئەو پەڕی گەرمیان و هەورامان ئێستا هەموو ئێوە بینن یاخوا بەخێر بێ ئاغای عەزمزادە جان خۆت هیچت نییە بە خۆشەویستانی بڵێ بە بینەرەکانە ئەوانەی کە خەڵک لێرە زۆر خۆشیانەوەی هەر ئەو تا مایکەکەت پێ پەیامەکەت هەیە بە خۆشەویستانە پێیان بڵێ ئەوانەی تۆیان خۆشەوێ سڵاوێکیان پێ بگەێنین ئەمنیش هەر لە ڕادیۆ گەڕیانە سڵاوێەوە خۆشەویستانە ئەگەێنم تەشەکریش لە مامۆستا جەزای ساز دەکەم و کە زۆر زەحمەتی پێدەین ئێمەش گۆشەیەکی هونەرمان گرتووە و بەخۆشی ئەو کەسانەی کە بەڕاستی لە خەتی هونەرا کارەکەن و شتێک نازانین ئێمە بەڵامی دی دڵی ئەو دۆستانە بە گۆرانی و شعر و ئەوانە خۆشەکەن و ئارزوی ئێمە هەمیشە دڵخۆشی و ئەوانە هەمیشە تەقازای لەخوای گەوراکەم و لەشی ساخ و دڵی خۆشیان بێت بەندە عەزیمزادە محەممەدی عەزیمزادە خەڵکی ئێرانم شارێکی سکۆلە بە نێوی سایانقەڵایە بە کوردی بە فارسی نێوی شاندێژە لە 35 کیلۆمتری بۆکانە لەگەر ئەو مامۆستانە لە خزمەتتان مامۆستا سەدی خەڵکی سەقزە مامۆستا ڕەحمانی پیرانیش خەڵکی ماهاواتی بەڕێزە یا خوامتان بەخێر بن ئێرەتان جوانتر کرد ئەوەی کە پێمان کرێ بۆ خزمەت هونەر مامۆستا عەزمزادە خۆی کاڵە شتێکەزانم و ئەمە گەشتێکی کەمیش بزانێ بەڵام دانسقەکانی هەڵبژاردو ئەم هونەرێکی جوان پێشکەشەکە زۆر کەسێ بەداخەوە هونەرمەندە بەڵام ئیتر خۆ هونەرەکە بۆ شێوێ بەکار نایێنێ جاچینی لای گۆرانێکتر زۆر حەزەکەمان ڕۆژۆمان لە گۆرانی خۆشەکانی ئاغا عەزمزادە بێت زۆر سپاس دەکەم هەست گۆرانێکمان پێشکەشکەی ئێمە خۆشحاڵە بمرم دایم بێ خەلاسێ خۆتۆ خۆی دایانە ناسێ ناکەم دایەکەم نازیایەت بووم باشیسکی هەیاسی ناکەم دایەکەم نازیایەت بووم باشیسکی هەیاسی نازانەیە من بۆ چیوەم چاکەی دایەکەم بەدەوام لاگەر دۆستانم بەهەیەم هەر دەش بێتەوە خەتەم لاگەر دۆستانم بەهەیەم هەر دەش بێتەوە خەتەم هەرکەس وایە چاک دەزانێ دەیکەمایە دۆستی ژانێ هەرکەس وایە چاک دەزانێ دەیکەمایە دۆستی ژانێ ئەو لە پێی پیاو دەبێیە وەک ئاوەرین ئەوکوانێ ئەو لە پێی پیاو دەبێیە وەک ئاوەرین ئەوکوانێ نازانەیە من بۆچی وایەم چاکەی دایەکەم بەدەوام لاگەر دۆستانم بەهەیەم هەر دەش بێتەوە خەتەم لاگەر دۆستانم بەهەیەم
بلبلين وخفصتين هر من ساخت من أبصم سواري عياصفينا حظيم ناتوانم ديدا بصم سواري عياصفينا حظيم ناتوانم ديدا بصم نازانم من بوشيوام شاكي دايكام بدوام هردش بيتا وختم لا قردو يستعانم بهايم هردش بيتا وختم جواني لا داستن در شوية بيري بايرا وبيري مهد عمرم قيوات آخر بدقيقة وبساعات خصماني ملا يمدان اشتيين لا ينهيش كاس بروات تاكي شاولا بقبلين قبلنا یاخوا دەمە خۆش بێت دەستان خۆش بە کاک سەرجان دەست خۆش بێخوا خۆشەویستانم بەداخەوە ئێمە لە کاتێکە کە ئێستا ئەم بەنامەی پێشکەشەکەین دڵمان زۆر تەنگە چکە چەند ڕۆژێکە چەند کێشە و مەشاکلی زۆر گەورە هەیەەوە چەند شەیدێکمان ناوە لەسەر ئەوەی کە خۆتە ناگادارن ئەو گەڕانی کە دایمە بە کوردستان نەکرێ بەڵام ئێمە پێمان وایە هونەر نابێ بوەستێ لە کاتی جەنگ نابێ لە کاتی شەڕابێ لە کاتی هەموو ناخۆشیەکان نابێ ئێستا کوردستان بەداخەوە ئەوسا ئەم خۆشەویستانە هاتن ئاوادارتر بوو پارە زۆرتر بوو موچە هەبوو دنیا خۆش بوو و هەم ئەم کوردستانە بوو بە شوێنێکی خۆش بۆ کوردانی ڕۆژاوە و ڕۆژهەڵات و هەمومان چکە خاچی هەمومانە هیچ کەس نییە بەڵام بەداخەوە ئێستا ئەم ڕۆژگارانە زۆر ناخۆشوە ئێمە ڕەنگە پێتان سیر بێ بڵێن بۆچی ئەوە ناوەستن بەنامەکە ئێمە پێمان وایە بە پێچوانەوە لە ئێستا ئەوە پێویستان بە ئێمە زیاترە ئێوە هەموو دڵتان تەنگ ئەمانەیە دڵتان خۆشکەن ئەمانەیە بە گۆرانیەکانمان بەردەوام بین ئێمە لە خزمەتان نابین بەرنامەکانمان هەمیشە بەردەوامە و هەرچیەک ڕوویا بێت لە هەموو بارودۆخە ناخۆشەکان ئێمە لەگەڵتان نبووین بەڵە خۆشەویستانمان بەرنامەی ڕۆ ڕاستەوخۆ پێشکەشەکەین ئاغای محەممەد عەزیمزادە جارێکتر کە ئەستودەکانی ئێمەی ئاوادان کردوێتەوە بەڕاستی هەموو جارەکێت زۆر زۆر سوپاسیاگەم کە ئێمە بەسەرکاتەوە یادگاریەک تۆمارەکەین ئێمە لێتان ناشارمەوە ماوەیە کۆستی هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان مامشکوری خەیات زۆر تەسیری تێکردین کە ئەو چەند جارێک لەم ستۆدیۆیە خزمەتی ئێمەی کردووە خزمەتی هونەری نێتەوەکەمانی کردووە ڕۆحی شاد بێت هەموو کاتدەمانەیە ئێمە ئەرشیفانە تۆمار بکەین بۆیە هونەری کوردی لە فەوتان ڕزگار بکەین سبێنی مژدەوەتان نێمێ کە هونەرمەندێکی خۆشەویست لە شاری مهاباتەوە ڕەنگە ئاغای ڕەحمان ئەوە نێوان نەزانی وەستا حەسەنی سەقزی لێرا بێ لەگەڵ کاگازادی خەرەداغی خۆشەویست کەوش ڕاستە نازناوی ئازاد خەرەداغی و خەڵکی باشوورە بەڵام خەڵکی مەهابات بەی خۆیان نێزان کاگازاد خەرەداغی ئەوانەی خزمەتی هونەری ماملێ و خزمەتی مەهابات کردووە تازە بووە بە بەشێک لە هونەری ڕۆژهەڵات وایە مامەسا سبێنی وەستا حەسەنی سەقزی لێرە کە
کاتژمێر دوو بەرنامەیەکی ڕاستەوخۆ پێشکەشەکەین لەگەڵ کاگازات قەرەداغی و چەند هونەرمەندێکی خۆشەویستی تر مامۆستا گیانگۆرانی تر دو ئامادە کردوین بەڵام زۆر باشە دەستان خۆش بێ چی بکەم فڵانەی دەمێ کەس نەوەڵامێکی دەمێ چی بکەم فڵانەی دەمێ کەس نێوڵامێکی دەمێ سەبر و هۆشی لێ بڕیوێن کەوتمە ژێر پەرسەمێ سوچە لا دەچادرەکە لێ مانگ دێنە دەر لە تامێ سوچە لا دەچادرەکە دنە مانگ دێنە دەر لە تامێ درشی بابان شویان یودکوت وڵاتێ چی بکەم دەنگەکەم نایکە تۆ لە حەندی خۆدی بیشگرایە وەگی کاری تە کۆڵاکە بناغی مەمچی دانایە ئاینەن هێلکە بەڕۆکە داوە دوو ماسم لێ کردیا دڵ دەفڕێ وەگ چۆلەکە درشی بابان شویان یودکوت وڵاتێ سبچینە سەیرانەیە کە نیازی تۆ بەدەیە شادڵی بیز و سەبرتی بێ دەشکە دەزمێژم هەیە با تەحیاتی بخێنەیە میزازە سەرمێد هەیە شویان یودکوت وڵاتێ درشی بابان شوێنان یودکوت وڵاتێ ئایان گلە یادلێ دەکەم بۆ پێرت کردم فالک بە کۆسەیدا دێنە خوار فاتمە زڵێ خەمالک ماسی سەرکوڵمی خۆشە شەقەی بڕوا حەوگاڕێ
في ضلای کاغذی جالڕێکانی تووشی بۆم گۆزم پێدا نارزی چەند جوانە دڵڕ پێنایاندام و سەر و تەرزی ئەوەش کاری خوددایە دەنا زۆر شۆخ و باڵا بەرزی شش و حاوت گردگرم هر وکونات شعرانم ده شش و حاوت گردگرم هر وکونات ببر درچان دارویم دای چیزان رقم کود ماسی سر کلمی خوشا وکو عطر حفتا و خود زینبی دین زینبی حیل زینبی قلاتی درچی بابا نشیانی و دکوتا ولاتی یا خوا دەم خۆش بێ بەخێر بێنەوە دەستان خۆش بێ جا خۆشەویستان من یەشتان پێ بڵم هەموو جارێک ژێڵێمەوە بەس ئەم جارش با ڕاستێکتان پێ بڵم ئاغای محەممەد عەزیزادێ بە ئەسڵ ئازەریە و ئازەریەکانیش زۆر ڕۆڵیان هەبوو لە مۆسیقای کوردیە هەر بە نمونە زەرب و باڵابان کە هاتۆتە ئەم شاری سلێمانیە لەلایەن مام حەسەنی نەی و عەبدوڵای سەیزادە ئەوان کە هاتوون ئەوانش بە ئەسڵ ئازەرین یان ئەگەرەوان نەبوونایە ئەو مۆسیقای کە ئێستا لە سلێمانی شانازی پێوەکەین زەرب و باڵابان کە پێڵین پۆستەویدارە هی ئەوان بۆ هاتوۆتە ئێرە و ئاغای عەزیزادە بە کوردیەکی زۆر پاراوی جوان گۆرانیێڵێ و لێرەش جار هەبوو لە ستۆدیۆی خۆمانە تێکەڵشی گرۆ بە تورجی کوردی جا کە ئاغای عەزیزادە شتێکی زۆر سێری بۆ جەرمەوە گۆرانەکەی تو ئەتۆم ناوێ ئێستاوای لێ تۆ هەموو کەسێ لێرە لێتەوە ئەجا خانمێکی زۆر شۆخ و شەنگ هەیە طبعاً شێخ لە دین وەرەگەڕێنێ بەرنامە پێشکەشەکە ئەم ناوی نایەنم چکە نابێت لە بەرنامەی خۆ بەڵام چێە ئەو گەرانی توێوتەوە بۆ هەموو جوانیەوە نەکبەتەکە لە بە هونەرمەندێکی خۆشمان بەرامەی ناشبوو ئەوش دەستی بۆ هونەرمەندەکە ئەتۆم ناوێ ئەتۆم ناوێ وەڵای من خەفەتم بۆ بەرانی بێژەکەی خۆمان نەخوار ئەقەوە پێ بڵ ئەتۆم ناوێ ئەوە ئیتر خەفەتێکی گەورەیە ماشەڵڵا بۆ جوانیەوە ژێوی ئەتۆم ناوێ و ئەتۆم ناوێ وتم کاکەەوە ئاغای عەزیزادە کاڵە ئەتۆم ناوێ بە سەراتەکە لای خۆیەتی جاوەڵای لێرە بەس بەخوا کاستێک زۆر ناخۆشە خانمێکی وا جوان پێ بڵ ئەتۆم وایە جاو ئاغای عەزیزادە وڵای ئەمڕۆژ ئەمە پێڵین ڤێرژنی تازە یاخود ئەپدەیتی تازە یاخود ئاخر ئەتۆم ناوێمان لێرەش حەزەکەین بۆ بڵێیتەوە بەڵام ئەر بە سەراتەکەشی جێرەوە چکە جارە بۆ کوالیتەکە باشتر نەبووە ئێستا تەلەڤیزۆنین ئەو کاتە وەکو ئێستا باش نەبووین کەیفیەتمان ئێستا زۆر باشترە ئەگەر خۆت بە سەراتەکەی لە کاتی گۆرانەکە یا ئێستا باسێکەکەیت و بڵێم خۆی ڕەنگە هەر فۆلکلۆر بە بەڵام بەدەمی تۆ خۆشە بەدەمی تۆ ناسراوە گەم میمان بڵێ ئەو گۆرانیە چۆنە و یەکسەر بیڵێ مادەمە پێشکەشەکەین دوای قسەی لەسەر ئەو گۆرانیە ئەتۆم ناوێ سەربەندەکەی هین خۆمە بەڵام شارەکانی لە کتێبەکانی ئیسفادەم کردووە ئەم ئەتۆم ناوەیە ئەڵبەتە هەر کەسێک بە جیاواز معنایە کاتەوە ئەو کەسانەی کە لە دەستی خانمەکەیان ڕازینین ئەخلاقیان یەک ناکەوێ ئەوە ئەگرێتەوە ئەو کەسانەی کە خانمەکەیان بڕێ گەنجە خۆی پیرە ئەوەش ئەگرێتەوە ئەو کەسانەی کە خۆب دەرەقەتی ژنەکەی نایە ئەوەش ئەگرێتەوە ئەو کەسانەی کە بەڕاستی لە ژیانی خۆی عاجزە ئەڵێ تووشم ناوێ بەڵام ئێمە گە کەسێکمانەوێ ئیدی گۆریانەکە نیوی ئاوایە ئێمە ئەو هەموو کەسەکە ئەو گۆریانەی پێخۆشە ئەوە ئەڵێن لە ڕادیۆگەڕیان بە مدیریەتی کاگ مامۆستای کاگ سەزای ساز و ئەو ڕەفێقە بەڕێزانێ دەست ئەم شۆخەبێ وادە هەزاران کەسی واکۆ من عمر
جواني دابا وبالا أتوم ناوي من توم ناوي دوستم هيا أتوم ناوي تازه لو آخری عمر مدا دڵی خۆم ناخەم هەیە دامێ دڵم تەنێگا وەکو غونچەی دەمی تۆ سەرم ژێژە لە ژێژی پەرچەمی تۆ دڵم ژینە ژیاندا بێ بەمایە چێ و عیلاج نایە برین بێ مەڵهەمی تۆ ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەم هەیە داوێ بەکچێکم ود حەزمێ لێتە وتی بەخوا خاڵم شێتە ئەمن شیرینیم ئەتۆ کاسی باغەوانی خۆت ناناسی لیمۆی باغەکە بژێنێرە بەمامە پێپیرەی بسپێرە تازە قسمەت هاتە ئێرە بۆ شوێنێکی دیمانێرە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەم هەیە داوێ گۆزەی هەڵێگر بووە بەردێ داچینەی کردە نامەردێ وتی ڕۆڵە ماسیان کردێ وتی دایە بەو خۆدایە داوای ماسی کردەمدایە وتی ڕۆڵە مەمکالۆمە سرم سپیا پشتمێ کۆمە ئەو کارانە پیشەی خۆمە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەم هەیە داوێ لێمە پرسێ ئەم کارانە بۆایە یەکێ مەستە لەگەری یاری بە شادی و یەکێ برسی بۆ نانێ مبتەلایە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ جەماعەت دێوەمداوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەم هەیە داوێ
لسایه بروکە لێدا حکومڕانی دەکات چاوت لسایه دختی شمشددا حاکم حکمی دەکای جڕە ئەتۆم ناوێ من تۆم ناوێ دۆستم هەیە ئەتۆم ناوێ تازە لەو ئاخری عومرمدا دڵی خۆم ناخەمە یا خوا دەمە خۆش بێ دەستان خۆش بێ بەخوایمە ئەتۆمانەوێت کاک حەزم زادە وە خەڵکی ژێوێت هەمووی داوای گۆرانیە کە کاستێک باوەڕ کە ڕۆژانە لە هەر جێگایگەم گرن ئەنجا پێشی ناخۆش نەبێ بەس بەخوا گەنجە بەزەڵەن مامە پیرەکە کوڕەکە کە مامە پیرە نییە ئەوە کا حەمومینی ژێ لێرە پێیجیش لێرە ناخوانیە ئەڵەن مامە پیرەکەی فێسبوک ئەڵم کاکە مامە پیرە نیە وەڵا گەنجە لە من گەنج لە باوەڕەکەی بەزتە من ئەوە نایڵم پیر بم ئەوان خۆی قوربانی تۆ ئاغا ئەزمزادە بەڕاستی مێژوویەکی جوانی هەیە لە هونەرەوە ئەم گۆرانیانەش خۆشەڵێتەوە بەزاری و وە کاکسیقش گۆرانی مێژەکەی دەم خۆشە بەدا خۆمڕۆ مایکمان نەبوو بۆ ئەو لەبەری بە پەلەپەل هاتینە بەرنامەکە من وەختێک پێمزانی درەنگ پێمزانی کە ئاغا ئەزمزادە چەند ڕۆژێکە لێرەیە وەجارێکتر خۆشەویستان پێتان نەڵێمەوە ئەگەر حەزەکان گوێتان لە ڕاستەوخۆ وەکو ئێمە لە گۆرانی ئەتۆم ناوێم گۆرانی خۆشانە و ئەو کەمانە جوانەی مامەسا وەزەر بە جوانەکەی کاکاستێخی ڕێحانی و ئەو لە دانیشتەکانە خۆشی گۆرانیەڵێت و بەندی زۆر خۆشی ژەڵێ ئەتوان هەردوو ژمارە مۆبایلەکەم لە کۆمنت بۆ داناون ئەگەر ڕژێن جایەکتە بۆتان نەخوێنمە بەس لە کۆمنت هەیە و دوایش ئەتوان نووسیوتە کاگڕێباز دەستی خۆش بێ لە کۆنتترۆل و پەیوەندی بکەن بە گەڕانەوەمە ڕاستەوخۆ نزیکن لە ئێمەوە هەر کەسێک حەزی کردۆک و ئێمە ڕێز دەمان بگرێ بە مەرجێک و ئەتوانێت لەگەڵیان دانیشێت و ئەمان بەڕاستی بژێ ژیان لەسەر هونەرەکەیەوە هونەر بەداخەوە بۆ نەتەوەی کورد نەبووە بۆی کە بیژێنە دەجینا حەسەن زیرەک هەتا مرد خۆتان نەزانن هەر گەڕیدە بوو لەم شار بوو ئەو شار و لەم لادێ بۆ ئەو لادێ بە دوای بژێوی ژیانە بە دوای هونەرەکەیەوە محەممەدی ماملێ هەمومان بینیمان نەکۆشک و تەلارێکی لێ بەجەماوە نە هیچ و ئەحمەد شەماڵ بە گۆرانیەوە هەموو جارەگەی و ئەوەندە ئەرزم دەست ناکێ بەقەت لە پەدەستی ینی لە پیدەستی ئەرزە نەبووە یان بەقەت کراس ینی بەقەدە کراسێشانە ئەوە زەوی نەبوو تایە بحەسێتەوە بەڵام کە کۆچی دوایی کرد یەک زەویان بۆ تەرخان کرد بۆ پەیکەرەکەی زەویەکە بای تقریبان ئێستا بیفرۆشی نازم بای ئەوە زۆرانی ئەگە بیانە بەخۆی گوناحیشەوە سێبکەن چکە مردن بەدەست خۆیان ڕەنگە 10 ساڵیتە بژێن هیوادارم وامان لێبێنێتەوەی کورد ڕێزە هونەرەکەمان بگرین لەم هونەرمەندانە لە هەر شوێنە بینیتان ڕێزی تایبەتیان لێ بگرن چونکە بەڕاستی هونەر ناسنامەی نێتەوەکەمانە هەرم گۆرانیانە دواترە مێنێتەوە و مێژوەکەمان ئەگە پڕ بێ لەم گۆرانیانە منێسا بە ئاغای ڕەحمانەوەی تەمەناکەم لەم ستۆدیۆی خۆمانە مامەسا عومەر عەبدیش ببینین مامەسا عومەر عەبدی یەک گۆرانی خۆی چەندی گۆرانی هەیە بەڵام یەک گرتەی ڤیدیۆی مامەسا بڵاوی کردبەوە مامەساوە گۆرانی ناکەمە خۆتان بۆتان ئەزان خۆی فۆلکلۆرە ماملێش خۆتان مەسقاکتان بۆ ئەجرا کردووە دانیشتوین دۆستانەویش ئەو گۆرانە بەرز دەمێەوە ئەمەژی کە بۆمان لێدا لەسەر ئینستاگرام دامان بەزان پێشواز زۆری لێکرا بەڕاستی وە لە سلێمانی هەر سلێمانی تەواوەکەشیان بۆ زەبط وەڵای مامەسا سلێمانی زۆر ڕێز لە گۆرانی جوانەگەن ئێستا بۆ منە مامەسا عەزیمزادە کە هات بۆ ڕێیتە هەر ئەو بوو یەک گۆرانیمان سۆفە لە قاوەخانەیەک و بەڵام خەڵک کە دەنگە جوانەکان ئەناسنەوە لێرە یعنی قەدری هونەری جوان ئەزانن چی مەسەن کە هیچێک هونەرێکی جوان پێشکەشەکە زۆر چێتە ناو خەڵکەوە ئاغای ئەزمزادە جا ئەمڕۆ لە حەسەن زیرەک بێ بەشمان ناکەن ئەگەر گۆرانێکتر پێشکەشەکەی زۆر ماندوو دەرن بەڕاست باشە حەسەن زیرەکێک و ئەگەر بگەین بە کۆتایی بەرنامە باشە مادەم وایە من بۆ ئێمە لە ئیشکار نەکەم من جارێکتر بە ناوی دەستگای میدیایی گەڕیان رادیو و تەلەڤیزیۆنی گەڕیان سوپاستان ئەەکەم ئاغا سەدرجان سوپاس دەکەم ئاغا مامۆستا ڕەفانجیان زۆر سوپاس دەکەم و خۆشەویستی مەیە بۆ هاوکارانم کاکبوران و کاکە ڕێباز و هەموو هاوکاران کاکە دیاری کە لە گەڕیان ئەمڕۆ لەگەڵ مابوون وە خۆشەویستی مەیە بۆ هەمووتان ئەگەر نەمتوانێت وەڵامی کۆمنتەکان بەمەوە هیوادارم توانی بێتمانە میێوەڕێەوە شاد بکەین لەنا ئەو هەموو ناخۆشیکە هەیە ئەچینە لای دیێرە جوانەکەی ئاغای محەممەد عەزیزادە پێتانەڵێم لە سلێمانی ئەیتر تەلەفۆن بۆ من نەکەنەوە لە سلێمانی و
ئەگەر پێتان خۆش وەکو من بە دیداری شاد بن فەرمۆتوانن تەلەفۆن بکەم بۆ هەردوو ژمارەکە بەم گۆرانی مامەسا ئازادەیە ئەگەر چەند گۆرانی کە خۆی ئیتیال کێشەکە بە دواییەکە ئازادە من کۆتایی بە بەنامەی ئەم ڕێ هونەرستان هێنم کاتێک شاد بوویەوە هەر لە خۆشییا بن. سرشیلم توی آرامی هر توی آرامی جانم گلین یودی و خانه مریم شولای خودا جوان قور شارب والله شيتو ديواني اي وشاو بغمارب اي خانمي خيانمي توي ارامي خيانمي لسرشيلم توي ورامي قلبي وخيانمي توي أراني جايانمي أمان 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 جانا غم دوامي زور لدل زور وابا سير صفاو والفتم قلت وابشري خدمي ما سار شفا نون امام امتي توم يا محمد المصطفى بو بردبار يا سرماني اي شرخي بي روح مو وفاي او جارم ماما سازازا دڵی لای ئەو گۆریانە بوو ئای خانم تۆ خرافاتم وازبێنان نەموت لە دڵم بۆ تەگرێت لە ئێران لە بیرم دایکرێت ئەویش تۆ خرافاتم نازانم چون فاتمێکە هەروادە
قصاصك بقصي خلشي لقايا الماكا لو شعر دا جنبه والشلكة اي ساود رشايا الخياني نقشة لصادق ويمان كاني شيتي توم خدا دي اي زاني خولي دوادي تاكاني اي تقنم دوايا ازبينا تخلا فاتم توايا ازبينا قريب بلك ما يشكينا يواش يواش تمهدينا يواش يواش تمهدينا خدمة يا كارم خدمة كاري شاري يارم اي خانم خانم خاين مالي لشد قمي الاخرية يا ودولي شد ناس كاملي وانا انكولي بالسوم الشيرين يد دخوري لسر او ظلم بمايا قيرين آهي من قش قصد يا بقيري او كارت وصلنا قيرين تخلى فاتم توايا زبينا غريب انطلق ما اشكينا يواش يواش تمهدينا يواش يواش گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کامڕەشی ئاگا بەڕەشی چاوی ئاوار ناشمیرگیان چاوم ناشمیرگیان گەڕیان دەنگ و ڕەنگی هەمووانە چاوی ئاوار ناشمیرگیان چاوم ناشمیرگیان بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 7 7 9